ام بری خوابدن باجار سلیمانی لویده که روزنامه‌وان هرم ابوبکر لگل محاضر هرم ابوبکر دمت خوش به آگاهی زدتر درباره به کنفرانس ده پارتیان سیاسی گوجه خود به کنفرانس ده بگیرن چه پارتی نه هر هم دخوازن و که ناز بکن مجارین هری سرکه و بین بحث کردن چه نگلو ئەم کاتێ و بینەرانی باش دیارە ئەمڕۆ کۆنگرەی پارتە ناسیۆناڵ ئینتەرناسیۆناڵەکانی جیهان ئەبەسێ لە سلێمانی بە بەشداری 132 پارت و ڕێکخراوی سیاسی جیهانی لە سەرانسەری جیهان بەشدارن. ئەم ڕێکخراوەکە لەسەر ئاسی جیهان ئەندامەیە هەموو پارتە سۆسیاسەکان تیا بەشدارنەوەی لە جیهانان. هەر 4 ساڵ جارێک کۆنگرەی خۆیە بەسێ. کۆنگرەی ئەم ساڵیشی دیارە لە شاری سلێمانیە. بەستنی ئەم کۆنگرە لەم کاتەیە لەم ئاڵۆزیانی ڕۆژهەڵات ناوەڕاستە بە تایبەت بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری سلێمانی گرنگی خۆی هەیە. لەناو وەکو جەنابیشە باسی کرد لەم کۆنگرەی ئەم ساڵە 5 پارتی سیاسی هەر 4 بەشی کوردستان کە ئەندامی ئەو ڕێکخراوەن بەشدارن تیایدا. دیارە لە ڕۆژاوای کوردستان پارتی یەکێتی دیموکرات پێدە بەشدارە، لە باکووری کوردستان 10 پارتی بەشدارە، لە ڕۆژهەڵاتی کوردستان حزبی دیموکراتی کوردستان ئێران لەگەڵ کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە بەشدارە و لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان باشووری کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە و ئەم ساڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاریەکانی کردووە بۆ بەستنی ئەو کۆنگرە. دیارە کۆنگرەکە لە مەکتەبی سیاسی یەکێتیەکە لە شاری سلێمانی. کۆنگرەکە 4 ڕۆژەخرانێک کە ڕۆژانە لە ساعات 9 لە بەیانیۆ دەست پێکات تەقریبەن هەتا ساعات 7 و 8 شەو بەردەوامە بێت. ڕۆژ یەکەمی کۆنگرەکە تایبەتە بە ژنانی ناو پارتە سۆسیال ناشناڵەکانی جیهان کە ئەم ڕۆژنان کۆنگرەی سەربەخۆی خۆیان لەبەستن. لەو کۆنگرەیە ژنان بەرپرس و جێگەری بەرپرس و سکرتێری خۆیان هەڵەبژێرن و دواتر لە سبەی 2 سبەی 3 سبەی یانی 3 ڕۆژی داهاتووە کۆنگرەکە بە فراوانی ئەبەستێن. دیارە میوانی زۆر لە هەموو جیهان و بەشدارن، تایبەت لە وڵاتانی عەرەبیەوە لە ئاستی بەرزە بەشدارن. سەرۆکۆماری عێراق بەشداری کۆنگرەکەیەکە، سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بەرزانی دیسان هەرژی بەشداری کۆنگرەکە ئەبێت. ئامانج لەم کۆنگرە دیارە و توێژکردنی پرسەکانی مافی مرۆڤە لە جیهانە، بە تایبەت لەو شەڕانەی کە لە ڕۆژهەڵات ڕاستە ئەگوزارێت، بە تایبەت لەو شەڕانەی لە ڕۆژهەڵات ناوەڕاستە ئەگوزارێت. دیارە نیقاش و گفتوگۆی ئەو بابەتانە ئەکرێت و بە تایبەتی کە دوێنێ وەفدی ڕۆژاوای کوردستان بە سەرۆکایەتی ساڵح موسلیم گەشتە شاری سلێمانی. ئامانجی حزبە کوردیەکانەوەی کە مۆدێلێکی نوێ کە ئەو مۆدێلە ڕۆژاوای کوردستان هەیە تەرحی بکەن یاخود لە کۆنگرەکە نیقاش و گفتوگۆی بۆ بکەن لەوەی کە ئەمە بێتە مۆدێلێک بۆ تەواوی پارتەکانیش بۆی لە سەرانسەری جیهانە چاو لە ئەزموون و تەجروبەی ڕۆژاوای کوردستان. بله هەواڵ هەرێم هەرچی قاسی وێگەلێک ڕۆژان درێژ بکە ئەف کۆنفرانسە هەن لێ قەت وێ بەحسا سووریە بگشتی و مەسەلا حکوومەتە بەگوێزا سووریە و ئەنتەگراسیۆنا قەسەدێ ناڤا vê hikûmeta han wê bibe ji ber gobrastî jî wek te got şandeyeka Rojavayê Kurdistanê bi serpereştiya Salih Mislim berê xwedaya Herêma Kurdistanê. Bala diyara peyede ke li nûneyê Rojavayê Kurdistan û gavên hemû Sûriyaka endamekî serekî rêxirawekeya ew aloziyayîn ke li Sûriya bi taybetî lem duaya li layan xikmetê raguzer û beramber Rojavayê Kurdistan دێتەمەشاندن ئەمە لەلایەن وەفدی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دیارە بە بەرفراوانی نیقاش و گفتوگۆ کرێت و مەترسیەکانی سەر و ئەزمونە مەترسیەکانی سەر قەسەدە و لەبەرەوەی پەیەدە خۆی ئەندامی ڕێکخراوە کرد. دیارە ئەندامانی ئەم ڕێکخراوە مافی ئەوەیان هەیە کە هەموو گەنگەشە و گفتوگوۆ بکەن لە پارەی مەترسیەکانی سەر پارتەکان یا سەر ناوچەکانی کە تیایدا ژیانەکەن. دیارە ڕۆژهەڵاتی کوردستانیش خۆمان ئەزانین مۆدێلێکی نوێی لە بەڕێوەبردن هەیە، لە دیموکراسی بوون هەیە، لە خۆپاراستن هەیە، لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعش و ئەوە هەیە لە سووریادا و توانیوەتی ئەزموون و تەجروبەی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی باش هەتا ئێستا پارێزێ و پێشیشی بخات
بۆتە ناوەندێک بۆ دیموکراسی بۆ پاراستنی پرسەکانی مافی مرۆڤ دیارە ئەمە هەموو پارتەکان ئەیانەوێت بزانن ئەم ئەزمونە چییە و چۆنی بتوانن لە وڵاتانی خۆیان یا لانی کەم گفتوگۆی لەبارەوەکەن یا ئەزمونەکە بناسن و وەفدی ڕۆژنامەی کوردستانی دیارە بە شێوەیەکی زۆر بەرفراوان لە پەیوەندی دیبلۆماسیە لەگەڵ سەرجەم پارتەکانە لەو چوارچێوەیە ئەو ئاگایانەی ئەمە گرتومانە ئەوەیە کە وەفدی ڕۆژنامەی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان لەگەڵ سەرجەم پارتەکانە کەوێتە گفتوگۆ و پەیوەندی بۆی دانی کە لە ڕۆژانی کۆنگرێشا بتوان ئەزموونی ڕۆژاوای کوردستان بگوازنەوە بۆ سەرجەم ناوچەکانی تر ئەو پارتانی کە لێوەی هاتوون بۆ شتێکی تریش کە گرنگ بێ بۆ کۆنگرەکە بەڕاستی پێچی ئەم جاریان یەکێک لە سەرکردەی پارتە سیاسیەکان لەو کۆنگرەیە یا بێتە سەرۆکی ڕێکخراوەکە بە گشتیە جێگری سەرۆکی ڕێکخراوەکە کە ئەویش پێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاڵەبانی بێت. بله gelekî spas rojnamevan herêm Ebubekir tu Silêmanî bawekî zindî ji gel me hazir bû te agahî derbarê vê konferansê de me re par vekirin gelekî spas.